قەزای سۆران یەکێکە لەو قەزایانەی زۆرترین ئۆتۆمبیلی بێسەرەتا و ژمارە کاتی لێیە کە ژمارەیان لە سەروی 5,000ەوەیە و هیچ غەڕامەی هاتوچۆ نایانگرێتەوە. پێشانگای تایبەت بە خۆشیان هەیە و شەوانە مامەڵەی کڕین و فرۆشتنیان پێوە دەکرێت. ئەگەرچی حکوومەت پێشتر خۆی ڕێگای بەو پێشانگایانە داوە کە کڕین و فرۆشتنیان تیا بکرێت، بەڵام لە ئێستا قایمقامی شارەکە دەڵێت سەرجەمە و پێشانگایانە دادەخەین کە کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیلی بێسەرەتایی تیا دەکرێت وەک ڕێگریەک بۆ کەمکردنەوەی ئەو ئۆتۆمبیلانە. هەفتەی ڕابردوو لە لیژنەی ئەمنی بڕیارماندا کۆمەڵێک ئیجراعات بکەین لەوانە داخستنی تێکڕای ئەو معرەزانەی کە کردن و فرۆشتن بە سیارەی بە ناوی تۆزوبا ئەکەن وەکو هەنگاوی یەکەم بۆ بەرایگرتن لە زیاد نەبوونی ئەو معاملەیە دوای ئیجراعاتی کاکرێ. ئەو هاوڵاتیانەی کڕین و فرۆشتن بە ئۆتۆمبیلی تۆزوباوە دەکەن هۆکاری زیادبوونی ئۆتۆمبیلی تۆزوبا و هێنانی بۆ قەزای سۆران دەگەڕێنەوە بۆ بەرپرسان کەوا ئەوان لە پشتی هێنانی ئەو ئۆتۆمبیلانن بۆ قەزای سۆران ئەگەرنە هاوڵاتی ئاسایی ناتوانێت هیچ ئۆتۆمبیلێکی تۆزوبا لە شارەکانی تر بێنێتە ناو سۆران. وڵای ئێرە مەحرەزیێرە تۆزوبای لێ ڕقەمی لێ ژمارە کاتیە مەنەفێستە هەموو نوع سیارەی لێیە. بەس ڕاستی ئەو سیاران تۆزوبا حکومەت دەرێ سیارەی تۆزوبا دەگرم هەبە خۆش ئەو بەرپرسانە ئەو سیارە دینە کوردستان ئەگەنە بە فەقیری نایەتە کوردستانێ ئەوان دینە لێرە کە دایتیانە فەقیر ئێستا سیارە بە 30 وەرەقەی بچن لێش ئەو ڕۆژی برادەرە سیاری لێگیرا لە هەولێرێ سیارەکە بەخۆ بە 70 وەرەقەی ئێستا دەرێ ڕقم کە 6 وەرەقەی تەکلیفەکە ئەو سیارە خۆ فەقیر نەهینا لە دەرەوە ئەگەر فەقیریش پێکرا بە وەنەوشە چەکری وەچیوان سیارە ڕقەمی پێوی فەقیر و فەقارەت هەیە ئەوڕۆکە لێرانە نەتوانانی لە توانەی دانیە سیاری بە 50 وەرەقە ئەم بە 6 وەرەقە 70 وەرەقە 80 وەرەقە بکڕی داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە لە بەرپرسان هەیە لە دەست بەکارن هەیە لەعنی لە داواکارین لە دایرەی مرۆری گشتی کوردستان ئاگادار بە پێ بخۆشە یعنی ئەو سیارانە بادەچەنوگە ئێستا ئەو سیارە ئۆروپیە لەکوێ داخل بووە بۆ لە فەقیری دەستین ئەو سیاری ئەبینی ڕقەمی ئۆروپایە کابرا لە سلێمان لەوەی هاتەوە ئۆروپای هاتیتەوە پاسەپۆرتی دانایە چەو برایە قسە کرد تازە 10 وەرەقەی دانایە پاسەپۆرتی خۆی دانایە سیاری داخل کردیە لێرانە سیاری خۆفرۆشتەوە بە قاچاق دەڕواتەوە ئەوروپا. ئەگەرچی لە ساڵی 2017 وەزارەتی ناوخۆ بڕیاریدا کەوا ئەو ئۆتۆمبیلانەی بێتابلۆن ژمارەی هەمیشەیان پێ بدات بەڵام بەهۆی گرانی نرخی تابلۆ کەوا ئەو بڕەپارەی لە هاوڵاتیان وەردەگیرا نرخەکەی زۆر بوو لەبەر ئەوە کەس بەدەم ئەو بڕیارەوە نەچوو زیادبوونی ئۆتۆمبیلی تۆزوباش گرفتی بۆ هاتوچۆ دروست کردووە و باشترین ڕێگە چارەش کە حکوومەت بیگرێتە بەر تابلۆکردنی ئەو ئۆتۆمبیلانەیە بە نرخێکی گونجاو. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.